سڵاتان لێبێ لە ناو یەکێک لە مۆزەخانە ناوازەکانە کە تایبەتە بە نمایشکردنی بەلەمە جیاوازەکان. ئەمڕۆ ئەم مۆزەخانەیە لە نێو یەکێک لە مەلەوانگەکانە دروست کراوە یاخود دانراوە، بەڵام ئەم مەلەوانگەیە وشکە ئاویتیانە بەلەمەکان هەمویان هەڵواستراون. ئەمڕۆ لەم بەشایە یاخود لەم بڕگەیە زانیاریتان ئەینێ لەسەر ئەو بەلەمە جیاوازانەی کە لە مێژووی عێراقا بەکارهێنراوە، ئەو بەلەمانەی کە لە ناوەڕاست و خواروی عێراقا ساڵانێک لەمەوبەر بەکارهێنراوە یەکێک بۆ لە هۆیەکانی گواستنەوە. ئەمڕۆ لە نێو مۆزەخانەیەکان نمایش کراوە، بەڵام مۆزەخانەیە هێشتا نەکراوەتەوە، بەڵام بەر لەکردنەوەی ئێمە وەکو ستافی پرۆگرامی ڕۆژێکی نوێ هاتوین ئاشناتانەکەین بە ئەم مۆزەخانەیە و بە ئەم بەلەمە جیاوازانەی کە لە نێو ئەم مۆزەخانەیە نمایشەکەین. جا ئێستا هاتوومەتە ناو مەلەوانگەیەکی وشکەوە. لەم مەلەوانگەیە ئاویتیان نییە، فەرشە بینم، شوێنی دانیشتنە بینم، بەلەمە بینم، من نازانم چییە، بۆی کە بزانین ئێرە چییە، ئەم پرۆژەیە چییە. کاگنەبی موسام لەگەڵایە کە بەڕێزیان پارێزەری ئاو کۆمەڵێک پسپۆڕی تریشی هەیە. کاگنەبی سڵاو لێبێ. زۆر سپاس. باش بەخێر بەستەر هەردوو ئەرکەم بڵێ بۆکو چی بوو ناسێنین؟ پارێزەری ئاو، شێوە کار، مەلەوان چی؟ دەم خۆش. شانۆ ئیشی شانۆژەکەین. ئەوەی ڕاستی بێت ئێمە ئێستا لە پایستودیۆین، ئەم شوێنی کە تیاین پایستودیۆ ئێرە بڵین وەکوی بینیت ئەمە مەلەوانگە کۆنەکەی هۆڵی تەوارە، بڵین پێشتر وەکو مەلەوانگە بەکارهێنراوە، بەڵام ئێمە ئێستا وەکو ئەم شوێنە بڵین وەکو مەلەوانگە نەمابوو، فترێکی زۆر لێرە وەکو مەخزن بەکارێنە. ئێمە سنتەری بڵین پایستودیۆ وەکو چەترێک وایە، کۆمەڵێک ڕێکخراو ئێمە لەژێر چەتری پایە کۆبووینەتەوانێت ئیشی کللتوری، ئیشی هوەری، ئیشی کۆمیک، ئیشی ئەنیمەیشن، بۆ نمونە شانۆگەری، ژینگە، پاراستنی سەرچاو ئاوەکان، ئیشی سەرجادە و گرەفیتیانەی کە ئیبینی ئارت پلۆس بۆ نمونەیەک لەو ڕێکخراوانێک کە لەژێر چەتری پایە. بۆ نمونە ئێمە پارێزەرانی ئاو ئەم یانەیەمان دروست کردووە، ئەم یانەیە زیاتر بۆ بەلەمەوانی و مەلەوانی چوونە ناو سروشتەوە. اینجا کاگنەبیل ئەبینم بەلەمەکان هەڵواستراون. لە دەستپێکی شاباسم کرد مەلەوانگەیەکی وشک. بۆچی تۆ ئەم بەلەمانە هەڵواستیوە؟ بۆ ئەم بەلەمانە نەخستۆتە ناو ئاوە؟ بەلەم یەکێک بۆ لە سەرچاوە هەر کۆنەکانی بۆ نمونە ترانسپۆرتیشن، یعنی گەیاندنی مرۆڤ لە شوێنێک و بۆ شوێنیشکە. ئەنجا ڕووبارەکانیش بەڕاستی سەرچاوی دیسانەوە. ڕووباری شیرین هیچ کۆمەلگایەک بەبێ ڕووباری شیرین دروست نەبووە و هیچ ڕووبارێکیش ئەو زۆربەی ڕووبارە شیرینەکان تێگە کۆمەلگای لە دەور کۆبۆتەوانێ. ئەنجا بۆیە ئەم بەلەمانە سەرچاوە ئاوێکانمان سەرچاوی سەرەکی بێگەاندنی کۆمەلگاکان و ئاینەکان و زمان و کللتور و ئەم هەموو مرۆڤانی کە ئیبینیت پێکەوە ژیاون لەسەر سەرچاوە ئاوەکان بە هەرمۆنیکی زۆر ئاشتەوایی سەرچاوە ئاوەکانمان سەبەبی. زۆر باشە. اینجا کوالیتی بەلەمەکان ئەستەکەم زۆر باشیانە. ئەمانە ئێستا ئاسای بخێنە ئەوە دیزاین کراوە، ئێسمە وۆتەپروڤە بە قیری ڕەش. ئەمە ئەگەر بگەڕێتەوە بۆ سەردەمە هەرە کۆنەکە ئەمە لە بەسڕۆ بۆمان هاتووە. ئەمە پرۆژەیەکی چەند ساڵ پێش ئێستا ئەم جۆرە بەلەمە بەکار هاتووە. ئەم بەلەمە لەوەتی مرۆڤایەتی لە سەردەمی سۆمەر هەر پێش سۆمەرەکانی شتێک بەلەم، یعنی ئێمە بەبێ بەلەم نەبووین بەڕاستی. یعنی ئێمە لە شوێنێک و چین بۆ شوێنیش کە تەنها شوێنێک کە توانیمانە خۆمان بگەین بە شوێنیش کە سەرچاوە ئاوەکان بوو. لە سەرچاوە ئاوەکانیشە بەڕاستی زیاتر ئەم بەلەمانە دەوریان بینی و بۆیە جۆری بەلەمەکان بە پێی ناوچەکان ئەگۆڕێ. ئەسا ئەم بەلەمانە زیاتر لە جنوبە ئەبینرێت، یاخود بۆ نمونە لە ڤەنیس لە ئیتالیا ئەم جۆرە بەلەمانە بۆ لەبەر ئاوەکە وەستاوترە. بەڵام دوای ئەچێت تایبەتمەندی ئاوەکە و ناوچەکان کە ئامانجی سەرەکی ئەم بەلەمانە بەڕاستی ئابووریان ئێمە ئەمانەوێت چۆن گەشت و گوزار گەشە پێبین، بەڵام بە شکڵێکی ژینگە دۆستانە. زۆر باشە کاگنەبیل، باسی لەوە کردوتت بەلەمی تریشتان هەیە، بەڵام لە شوێنی تر لە دەریاچی دوکانەوە بزانم لە شوێنی تریش بەلەمت هەیە. پرسیارەکەی من ئەوەیە بۆچی ئەم
بەلەمانت هەمووی کۆنە کردوەوە یاخود بە کوردێکی بوو هێلکەکانت هەمووی نەخستۆتە سەبەتەیەکە و لێرە نمایشیان کرد. جوانە ئەو پرسیارە دەست خۆش ئێمە بەلەمان زۆرە وەکو باسم کرد لێرە بە تایبەتی ئەمانە باسی بەلەمی کۆن بکەین باشە ئەو بەلەمانێک کە کللتوریان زەڕورەتیان نەچن لە دروستکردنیان لە بەکارهێنانیان چۆن بەکارهێنێن جا ئێمە ئەستا پرۆفشناڵی لە بەکارهێنانی هەموو جۆرەکانی ئەم بەلەمانە لە کارگەی کللتور بەشێکی تری ئەم بەلەمانمان لەوێ داناوە جا بەتەماین لە مۆزەخانی سلێمانی بەتەماین مۆزەخانێکی ئۆپن کراوە لە دوکان هەر بە کراوەی لە قەراغ ئاوەکە کەڵەکی کوردی لەگەڵ گوفە لەگەڵ مەشحوف داینین بەس بۆ بەرزکردنەوەی ئاسی ڕۆشنبیری کاک نەبیل ئەم هەندێک لە بەلەمەکان یەک شێوەیان هەیە بەڵام ئەم بەلەمەیان جیاوازتر لە چاو ئەوانەی ترە ئەمەیان تایبەتمەندیەکەی چییە بۆ چ جۆرە ئاوێک ئەبێ کەمێک زانیاریمان لەسەر ڕۆژ بەرە طبعا ئەم جۆرانیان زۆر نزیکن لەیەکەوە بەڵام ناوی جیاوازیان هەیە بڵێن کەسایەتی بەلەمەکان جیاوازن و ئیشیان جیاوازترە وایە ڕازەکە ئێستا بۆ منە ئەو بچووکیان پێوتێت تاکسی زیاتر تقریبا ها سریع ئەو خێرایەک نەفەرەگەینی لەمبەری ڕووبارەکە بۆ ئۆبەری ڕووبارەکە دەم خۆش مەشحوفمان هەیە گوفەمان بڵێ عەفو تەڕادەمان هەیە تەڕادە گەورەترە مەشحوف گەورەترە ئەمانە زیاتر بڵێن کەسانی زیاترەگرێ یاخود ئەگەر ئابووریان تێگەها خەریکی تیجارەتی ومانە شت زیاترەگرێت بۆ پەڕینەوە سەریعەن بەڵام ئەمەی کە بینیت ئەمان زۆر تایبەتە ئەمان گوفەی ئەمە تقریبا بە قامیش و بە بڵێن عسای بڵی دارخورما ئەمانە دروست ئەکرێت و بە قیری ڕەش بە تایبەتی بەس قیری ڕەش بەکارهێنرێت بۆ بڵێن وای لێ بکەیتر ئاوی تێنەچێت وۆتە پروڤیکەی جا بۆیە لەو سەردەما تەنها شتێک کە توانی بێتامەکاری بێنن بۆ کەلەی بن و ئاوی تێنەچە قیری ڕەش بووە زۆر جوان بەکاریان هێناوە جا بۆیە ئەمە ئەگەڕێتەوە بەڵێ ئەمە قیری ڕەشە ئەمە قامیشە و تقریبا بە قامیش و بە عسای بڵێ دارخورما و ئەو پارچانەی لە دارخورما بڵێن چنیویانە زۆر تایبەتە ئەمە ئەگەڕێتەوە بۆ سەردەمی سۆمەریەکان ئەم بەلەمە ئەنجا ئەمە بڵێن بۆچوونێک هەیە کە گوایە کەشتەکەی نوح ئەمە بۆ بەڵام زۆر گەورە بەس دووقات دروستکرا وەکو ئەوی بینی لە وێنەیە لێرە ئاماژەمان پیاوە کەشتێکەی نوح بڵێن ئەگەر ببینی لە فلیمی نوحیشە هەر زۆر بە گەوری و بەخڕی دروستەکرێ و بەشێکی حیواناتی تێکرا و بەشێکی مرۆڤی تێکردووە ڕێک ئەم ستایڵە بووە ئەنجا ئەمە هەنێک کات وەکو پردیش بەکاریان هێنەوە بڵێن سەد دانیان ناوە لە یەک لەم بەر بۆ بەری ڕووپارەکە تێگەیتر پیا پەڕیونەکە پیا ڕۆشتون بەڵێ بێکیانەوە بەستونەوە کاک نەبیل هەستەکەم ئەم جۆرەیان لێزانینێکی زۆر جیاواز بەڵێ ئەمە ئاسان نییە ئەمە بێت ئەبێ باڵانسێکی زۆر باشت هەبێت ئەبێ بزانی هەنێک کات لێنێتەوە ئەمە فەرقەکە تایەتی بەقە ئێرە گەورەیە تێگەی سەکەس شۆتە ناوی بڵێن پەڕیونەتەوە وەکو هینێک بەکاریان هێنا ها پاسی بینی ئەمبەری دیجلەیە بۆ ئەوبەری فڕات بۆ ئەمبەری دیجلە بەکارهێنراوە خەڵک یاخود بۆ شت پەڕانەوە بۆ کاڵەکیان تێکردووە ئیتر ئەتوانی زۆر بە گەورەی دروستکرێ وەکو باسم ئەمە بۆ ئاوی خوڕتۆزێتر سناکە وەکوتم ئەمە زیاتر بۆ ئاوی وەستاوە ئەنجا لە شوێنێک و بۆ مەسافەی کەمترە بۆ ئاوی خۆڕ کەڵەکی کوردیە کەسی تۆزیشکە ئەتم ئاماژەی پێین ئەوان زۆر تایبەت دروست کراوە بۆیە بەڕاستی ڕۆخی ڕووبارەکان شکڵی بەلەمەکانیشی گۆڕیوە تۆ یەی سەیری ڕووبارەکەکەی اینجا بیرەکەی تۆ چی جۆرە بەلەمێکێوێت ڕاستە اینجا ئەمەی کە بەدەستمەوەیە ئەمە سەوڵەوە نیە بۆ ئەم جۆرە بەلەمانە هەمیان سەڵیان پێویستەوە اینجا ئێوانزان سەوڵیش لێزانی نەخۆی ئەی تەبعا تۆ سەوڵی ئەمە ئەگەر دانیشت یەک سەوڵە ئەگەر دوو نەفەر بە دوو سەوڵە هەر نەفەر و سەوڵێک ئەگەر خۆی لە دوو نەفەر زیاتر تۆزێک یعنی تیمەکەی تر سەری لێ ئەشێوێ ئەگە زیاتر بێت بۆن من سەوڵی ئەمە زۆر ئەبێت تا حدێک کە تۆ بە پێوەسی لە ناوەڕاستە ئەبێ بگاتە هینەکە جا بۆیە درێژی سەوڵەکان فەرقەکات لە بەلەمێکەوە بۆ بەلەمێکەکە بەعزێک لەم بەلەمانە ئەسڵ سەوڵی ناوێت بە دارێکی درێژ تێگە چووکە ئەهواڕەکان بڵێن زۆنگاوەکانی بەشی خوارەوە ئاوەکە و بڵێن بەلەمەکان تێگەی مەسافەیەشی لە دەمەتە پڕتر نییە بەعزە شوێنی 1 مەترە بەعزە شوێنی 2 مەتر جا بۆیە سەوڵەکان سەوڵ نیست وەکو دارێکی درێژە بەڵام لە عەرزەکەی چەقیت و پاڵی پێوەنی هەروانەی وەکو ڤێرنا و عەفو ئیتالیا و وڵاتانی زۆر باشە کاک نەبیل پێشتر باسم لەوە کرد تۆ مەلەوانگەیەکی وشکت بەکارهێناوە بۆ ئەوەی کە
ئێمە ئاشتابین بۆ کولتورە جیاوازانی کە لە وڵاتەکەمانە هەیە. جا لێرە شوێنی دانیشتن هەیە. پێشتر باست کرد بۆ موتت لێرە کۆنسێرت وازە یاخود ئۆپێرای کراوە. کەمێک باسی ئەومان بۆ بکە. پێش تقریبا مانگێک پێش ئێستا ئۆپێرایی بڵێن کۆمەڵێک هونەرمەندی دەرەوە بڵێن لە هۆڵندا و ئیشەکانی ئێمە شارەزان ئی لەسەر ئاوەکەین داتاکوۆکەینەوە ئۆپێرایەکان هەبوو بڵێن تۆرینیان پێکرد و گەڕانویان لە زۆر وڵاتە نمایشیان کردبوو ئۆپێراکە لەسەر ئاو بوو کۆنسێرتەکە لەسەر ئاو بوو بە شتێکی زۆر جوان بوو کۆمەڵک فەنان لە هەموو وڵاتانی دنیا کۆیان کرد بۆنوانە ئەجا فەنانی عێراقیشی تیا بوو ئیتر کۆنسێرتەکان لێرە نمایش کرد بەخۆشی بەلەمەکانەوە بەڕاستی هاتن نازم لە کوێ بینی بیان ئیتر زۆر تەکلیفی ئەوەیە کرد چۆن ئێمە بتوانین ئۆپێرای لە هۆڵندا بینین بەس لەبەر خاتی بەلەمەکان لێرە نمایشی بکەن ئەو بوو بەڕاستی ئیشێکی زۆر جوانمان کرد لێرە نمایشمان کرد جمهورێکی زۆر تایبەت ئەوەیە وەسەش ماوەتەوە جمهور لەوێ دانیشت بوو جا ئەو پەیوەندیە ئەها بۆ نمونە ئاو وشکە ساڵی مەزبەحێک تو تیا دانیشت تۆزە سریالیە ئەو سوڕەیە گەشت بوو بۆوان ئیتر هاتن ئۆپێراکەمان لێرە نمایش ببینی بەلەم هەڵواستابێ ئەوە هەڵواسینەشی زۆر سحریە ئەمەش تەکنیکی تایبەتە دەستخۆشکەری لە وەسا سەباحەکەین کە لێرە لە پایە لە ستودیۆی پایە زۆر یارمەتیان بۆ ئەو شتانی کە بە ئێمە قەت نەئەکرا مستەحیل بووە بۆ نمونە بەلەمی تایە 3 تەنە ئەنجا هێنانە ژوورەوەکەی تەکنیکی هەڵواسینەکەی ئەوە حتیزا لە 7 مانگە 1 لەحزە نەجوڵاوە وا جوان هەڵی واسیوە لە بەشێکی تری ئەم مۆزەخانەیە کەڵکی کوردیش لێرە بوونی هەیە بەڵام ئەو کەڵکی کە ئێمە لە ڕابردووە بینیمانە بە چوب دروست کرابوو بەڵام ئەمەیان جیاوازترا کاک نەبیل پێم بڵێ ئەم کەڵەکەم مێژۆکەی بۆکەی ئەگەڕێتەوە و هەروەها و کوتم پێشتر ئێمە بینیمانە بە چوب بووە بۆچی ئەمەیان ئێستاوە بزانم لە پێستی ئاژەڵ و بابەتانە دروستکرا بەڵێ ئەمە کەڵەشی کوردی تەمان زۆر سروشتی ئەگەر تۆ 90 ساڵە تەمەنەکەی 120 ساڵە باشە دۆزراوەتەوە چوو پیش هەر 100 ساڵە 120 ساڵە بەس پێش ئەوە کەڵەشی کوردی پێستی بزنیان بەکارهێناوە ئەم پێستی بزنە زۆر تایبەت ئەبێ خۆش بکرێ ئەجینا هەر دەرهێنانی بڵێن ئەو ئاژەڵی کە تایەتی بە تایبەتی بزن ئەبێ زۆر تایبەتە لی بزانی چۆن ئەم پێستە وەکو شەربەی لێکرێت باشە وەکو کونەی لێکرێت کە چ ئاوی تێکرێتومانە نابێت لی بچێ بە هیچ شێوەیە ئەمان بەکارهێنا وەکو چوب ئەجا کەڵک هەبووە ناڵم ئەبێ زۆر تایبەتە خۆشکردنی هەموو پێستێکی بزن 2 مانگ بۆ 3 مانگەوە جا بۆیە زۆر کەم کەس ماوەتەوە بتوانێت پێستی بزن بەم شکڵا هەرو کەسانیشی کە ئێستا بەشکە دروست دەکەن جا بۆیە ئەم جۆرە بەلەمانە هەمووی کللتوریە ئەی طبعاً تۆ کە ئۆپشن نەبوو تێگەی ئەو کەسانەی ئێستا کەڵک دروست کراوە 30 تەن باشە شتیان خسۆتە سەر بە ئەسپ و بە مەڕووماڵات و یعنی بێنەوە بەرچای خۆ تەنها ڕێگەی کیش بۆ دروستکردنی ئەو جۆرە بەلەمانە ئەمە بووە لەو سەردەمایان جا بۆیە کللتوریین ئێستا ئێمە چۆن بۆ نمونە 100 ساڵ پێش ئێستا ئێمە لە حەسەنکەیف و ڕۆشتین بۆ بەسرا لە دیاربەکر و چوونێتە بۆ نمونە بەغداد یاخود مووسڵ جا بۆیە کەڵەکی کوردی لە بەشی سەرەوە بەس کەڵەکی کوردی بۆ ئەو ڕووبارانە دەرەخات هات و دیزاینەکەی پرفکت بووە زۆر بە جوانی دروست کراوە بۆ ئەو ناوچەیە بە پێی ناوچەکان بەلەمەکان ئەگۆڕێ جا بۆیە ئەمە کەڵەکی کە ئێمە پێڵین کوردی ئەم جۆرە تەکنیکە لە زۆربەی زۆری دنیا بەکار هاتووە یعنی حتا لە هیمەلایە من بینیمە جوانەکان هێناوە سییانیان بە کۆن بە دۆکمنتی چکە ئێمە ڕیسێکی زۆرمان کردو لەسەر ئەم جۆری بەلەمانە ینی لە ئەم تەکنیکە لە هەموو دنیای بەکارهێنراوە هەوایان تێکردو و لە بلێکیان بەستۆ خۆیان ناوە بەسەرە بەس ئەو ڕووبارانە تەعاان تۆ بێنەوە بەرچاوی قەشقۆڵەیە زۆر بینیم بەڵام بەڵێ جا ئەو سەردەمانە ڕووبارەکان سەربەستر بوون بەندیان لەسەر نەیراوە لێ کلایمەت چێنج بڵم گۆڕینی کەشت و هاوا بەم شکڵان نەبووە کە ئێستا هەیە جا بۆیە بەڕاستی ئەم بڵین پێسی بزنانە بۆ ئێمە تۆزە قوروز بوو چکە لە ئێستا ئەم کولتورە بەر لە ناوچوونە ڕوا لە کرماشان لە مەریوان تایەتی لە هەورامان لە شارە زوور لەشتا ساغی بە هیوای ئەوەی کە هەموو گەشتانی کەیکەن هەریەکەتان بە سەلامەتی بگەڕێنەوە کاک نەبیل ئەمە پرسیاری ئەوە لە بەڕێزت کەم شەڵاکە ئەم مۆزەخانەیە کرایەوە کەسێک بێت بۆ ئەم مۆزەخانەیە بۆ نمونە
چی فێر ئەبێت لێرە چی ئەبینێت ئەو فەلسەفەی لە پشتیکردنەوەی ئەم مۆزەخانەیە چییە؟ وەکوتم پایە ستودیۆکەمان ئێمە کۆمەڵێک چالاکی و ڕێکخراو هەیە تێگە ئامانجی تایبەتی خۆمانمان هەیە بەڵام ئەوەی کە کوی کردوینێتەوە ئەو بیرۆکەی کە ئێتر ئێمە هەمومان وەکو کەسێکی چالاکەوان لە بواری پاراستنی کللتور هوەر ژینگە لێرە کۆبووینەتەوە ئامانجمان ئەوەیە کەسێک بێ بۆ ئەم پێشانگایە کللتورێک لەگە خۆی بەرێت ئیسپادەیەک بکبووی کە ئەوەی نەیبیستووە بیبیستێت یاخود ئەگەر بیستی بێت چی پێشتر چۆن بتوانێت ئەو ڕادستی ئەم چیرۆکانە ئەو کەسانی کە نیان بیستووە و ئامانجی سەرەکیشمان هەر ئەوەیە چۆن ئێمە بتوانین ئەو مێژووی کە هەیە چۆن ئێمە لە شوێنێک و چوون بۆ شوێنیشکەوەکو مرۆڤ بینەر بەرچاوی خۆ یەکەم کەس چۆن گەشتۆتە ئوسترالیا لە ئەفریقاوە یەکەم مرۆڤ کە تراڤلینەکە ئەچێ بۆ قاڕەیش کە بە چی چووە چۆن چووە ئەجا بۆی بەڕاستی زۆر گرنگە ئێمە ئەو مێژووە فێری بین اینجا دوای ئەوە چی کۆی کردوینەوە سەرچاوە ئاوەکانمان وەکو جادەی چۆن ئەڵێنەها 100 مەتری و 150 مەتری ئەم ڕووبارانن بەڕاستی هەموو مرۆڤاتەکانە بێگەیانن دەست و چاوە خۆش بێ کاک نەبیل سپاس بۆ تۆ نمونەت زۆر بێتۆ جێگەی شانازی بۆ ئێمە چونکە خۆت یەکێکی لە وابزانام 352 کەس کە لە سەرانسەری گیانەوەکو پارێزەری ئاو ناسێنداون دەستە خۆش بێ هیوادارم هەریەک لە ئێمەش پارێزەری ڕاستەقینەی ئاو بین ئاو بە فێڕۆنین چونکە وەکو وتمان سروشت بە هەموو بابەتە جیاوازەکانی خۆیەوە جوانە ئاویژێکێکە لەوەی کە سروشتی جوانتر کردووە ئێمە چاوەڕێی کردنەوەی ئەم مۆزەخانە جوانین کە بەڕاستی هەر کەسێک بێتەنێ ئەم مۆزەخانەیەوە دڵنیا بەلەوەی کە بە کۆمەڵێک زانیاری کللتوریەوە ئەچێتەوە دەرەوە بۆیە منیش لێرە ئەم بڕگەیم کۆتایی پێهێنا تا بینینەوەی تر ڕۆژێکی ئارام بۆ ئێوە.